لە دوای هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و چوونی شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ بەغدا ڕۆژی پێنجشەممە حکوومەتی عێراق بڕیاری دا و بڕێک پارە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت بە قەرز لە ڕێگەی بانکەکانەوە دابەش بکرێت. ئەم پارەیە تا چەندە بڕی پێداویستیەکان و بەشی پێداویستەکانی هەرێمی کوردستان بۆ موچە دەکات هەنگاوەکانی داهاتوو چی دەبن بۆ پابندەکانی حکوومەتی عێراق بەرامبەر بە ڕێکەوتنەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بە چه شێوازێک دەبێت. من میوانێکم لەگەڵ بەڕێزیان زیاترم تەوەرە گفتگۆ دەکەم بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان لە ستێدیۆ لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێ. پێدانی ئەم پارەی وردەکاری وەرگرتنی و 700 ملیارە لە ئەو سێ بانکەی هەرێمی کوردستان بە چه شێوازێک دەبێت؟ هەرێم چۆن دەتوانێت مامەڵی لەگەڵ بکات؟ بەڵێ طبعاً بە خۆشحاڵیەوە دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدی یاوەری لۆ بەغدا دوای دەرچوونی ئەو بڕیارە کە دوێنێ لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو کە مانگانە بڕی 700 ملیار دینار بۆ مانگەکانی 9 10 و 11 لەسەر یەک بنێردرێت وەکو قەرز بە هەرێمی کوردستان کە بەڕاستی ئەوە جێگەی داخەیانی نەدەبوایە وەکو قەرز بارە هەرێم دەبواە وەکو ئیستحقاقی خۆی وەکو با بڵێن جات سولفەک با بەهاتباچی ئەوەشکەوە ئیستحقاقی خۆی با لە بودجەی با بڵێن گشتی عێراق لۆی بەهات بە. بەڵام بە هەر حاڵ ئەو بابەتە کە بەڕاستی جێی دڵخۆشی بوو لە هەموو هەوڵاتیان هەرێمی کوردستان کە ئەو سەردانە بەڕاستی ئینجازی خۆی هەبوو دوای ئەوەی کەوە توانیان قەناعەت بە هەموو کوت لە سیاسەکانی عێراق بێنن لەوەی کەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕاستی کە ماوەیەکی زۆرە موچیان وەرنەگرت بوو لە ئێستادا دەتوانین بڵێن چارەسەرێکی کاتیە لە ئەو بابەتە و ئینشاڵڵا لە هەنگاوی داهاتووش چارەسەری تر هەیە. بەڵێ ئەوەی کە گرنگە لێرە کە بزانین لەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو 700 ملیارە بە سێ قۆناغدەی لە مانگەکانی 9 و 10 و 11 بە پێی ئەوەی کەوا سیولە نیە سیولەی بانقی ئەجینا ئەگەر پێم وایە لەو مانگە ئەگەر دوو سلفە بێ 700 تەسەوڕ دەکەم حکوومەتی هەرێمیش هەردوو با بڵێن موچەکە موچەی مانگی 7 بتوانی دابش ئەگەر هەردوو سلفە بێتم بەڵێ هەردوو با بڵێن 2 بێ بەڵێ تەسەوڕ دەکەم لەگەڵ داهاتی ناوخۆتە ئەو کاتێکەوە موچە دابش دەکرێت و کۆتایی بە ماوەکە دێ تەسەوڕ دەکەم بتوانێت دو موچە دابش بکە. وسەبارەت بەڕاستی بە ئالێتەکەش وایە کەوە ئەمڕۆ بە حساب دەبی وەزیری دارایی عێراق کەسێکی ڕاستپاردی بیلەوەی کە دەست بە ڕێکارەکان بکە لە ئەوەی عاز بنێری و شعار بنێریلەوە هەر سێ بانکەکە بانقی TBI بانقی ڕافیدەین و بانقی ڕەشید کەوە هەر یەک مەسەرەن بە پێیس ئەو سوولەی کە لە بەردەستیانە پارە بدەنە بانقی بابرین مرکزی عێراقی و لەوێش تەحویلی سەرحسابی هەرێمی کوردستان ببیش. حکوومەتی عێراق دەڵێت کە دیوانی چاودێری دارایی فدراڵی و دیوانی چاودێری هەرێمی کوردستان بێکۆ هەماهەنگی دەکەن لەم بوارەدا هەماهەنگیەکان چۆنن؟ ئایا ئەمە بۆ هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ بێگومان لە پێشتریش دیوانی چاودێری دارایی عێراق بابرین فیدرال لێرە بوو لەگەڵ تیمەکانی دیوانی چاودێری دارایی هەرێم هەماهەنگیی زۆر باشیان هەبوو و پێشمان نەتیجەشی باش بوو لە راپۆرتەکانیان لە راپۆرتی کۆتایی و لە وەرەق عەمەلەکانیان باسن لەوە کردکەوە ئەو داتایانە یان با بڵێن ئەو شوێنانەی کە ئەوان ویستیان هەمویان دەستکراوە بوون چۆن و سەردانیان کرد و وردبینیان کرد و نەتیجەشی هەبوو لە راپۆرتی کۆتایی راپۆرتێکی زۆر ئیزابی پێشکەش کرالەوە با بڵێن ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوان بەڕاستی هیچ بڕواناکەم بەو شێوەی کە هیچ تێبینێکی ئەوتۆیان نەبوو لەسەر با بڵێن حساباتی هەرێمی کوردستان ئەوەی کەوا لە بەردەستیان بوو. باشە ئەوەی کە لێرەدا جێگەی تێبینی ئەوەیە کە حکوومەتی عێراق ئەمە کە مافی هەرێمی کوردستانە بە قەرز دەیدا بە هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکەکانەوە. ئەمە چۆنە؟ ئایا لە یاسای بودجە شتی وا هەیە لە دەستور و لە ڕێکەوتنەکاندا بابەتی لەم شێوەیە چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت؟ خۆی خاتون هەر ئەو کەم و کوڕێنە لە ناو بووزە من لە بیدایەتی جواسم کە جێگایدا خەبەڕاستی حەقی خۆت ئیستحقاقی خۆت بە قەرز پێت بدرێت ئەوە بەڕاستی شتێکی زۆر نامەقبولە و شتێکە داهێنراوە لە ناو بودجە یعنی ئەو شتە نییەکەوە و ئیستحقاقی خۆتە هیچ نەبی بە سولفەبی دێ دەتوانی لە کۆتایی ساڵ پاکتاوی لەگەر بکەی ئایا چەند لە لای هەرێمی کوردستانە لۆی بنێرتەوە یانیشەوە تا ئەوان قەرزاری هەرێمی کوردستان دەبنەوە دەکرێت لە کۆتایی ساڵ ئەو شتە بکرێت بەڵام بە شێوەی قەرز من پێم وانیانێ بەڕاستی نەدەبوایە بەو شێوەی بە دەبوایە ئیستحقاقی خۆمان بدرابایە نەک معنی نەوعان ماوەکو با بڵێن ها ڕەچاوی هەندێک باریان کردێ بە حسابی خۆیان
لە ڕووی ئینسانیەوە نەخێر ئەوە ئیستحقاقی هەرێمی کوردستانە بۆ زۆر بە زیادەوەش باشە. پێم وایە دەبوایە زۆر زیاتریشان بناردبە لە کۆتایی ساڵ ئەگەر هیچ پارە دەکەوتەوە لای ما لە هەرێمی کوردستان ئەوە حەق خۆیان و کاتی کە تەسویح حسابات دەکرێت ئەو کات ئەمە مەسەن ئەگەر قەرزاری وانین دەتوانین مثلا داوا بکەنەوە کەەوە پارەی ئەوان بنێرینەوە و ئەگەر ئەوانش قەرزار بوونەوە ئەمە داوا بکەین کەوا لۆمان بنێرنەوە. باشە ئەمە بڕیار لەسەر نردنی پارە بۆ 3 مانگ درراوە ئەدی مانگەکانی داهاتوو چۆن دەبێت بە چ شێوازێکە ئەمە کۆتا بڕیارە یا جارێکی دیکە دەبێت هەرێم چاوەڕێ بێتشان بنێرێت لێرە بەڕاستی دیار نییە من پێم وانە هیچ مابرنشتەی هیچ لەبەردەستەبی لە ئێستاوە بتوان قسەی لەسەر بکەین ئەوەی کە لەبەردەستا ئەو 3 مانگەیە بۆ دەکرێت لە مانجی داهاتوو لە مانجی دابێتن یانیشەوەتە لە دوای ئەو با بڵێن دابشکردنی موچەی مانجی حەوت دیسان جارێکی تر گفتوگۆ بکرێتەوە لەگەر عراق لەسەر ئەوەی ئایا دەتوانن مەسەرەن 3 مانجی ترمان بدەنێ لەبەرەوەی ئەمە ئێستا لە ساڵەکە لە ساڵی 2023 نیو ساڵمان ڕاتبداوە موچەمان داوە نیو ساڵی ڕێک ماوە 6 مانگ ماوە ئەو 6 مانگە ئێستا ئەو پارێکە لە بەردەستە لۆ مانگەکانی 7 و 8 و 9 موچە دەدرێت لە مانجی 10 و 11 و 12 دیسان چێشەمان لە دروزەوی چونکە هەرێمی کوردستان ئەگەر بێت حسابی داهاتی ناوخۆش بکەین بەڕاستی لەو 3 مانگەی دابێتن لەبەرەوەی لەگەری دەڕۆین بڕواناکەم بتوانی یەک موچەی تر بدا ئەگەر بە داهاتی ناوخۆبی چونکە بەڕاستی تەنها بابرین خەرجی حکوومەت تەنها موچە نییە زۆر شتی تریش هەیە بەڕاستیکەوە لەو 320 ملیارەی کەوا داهاتی ناوخۆیە نزیکەی 120 ملیاری تەنها بۆ خەرجی بابرین ئەوەی بەکاربردن و خەرجی استثماری ئەوانە دەڕوا ناکریانی خۆ ئیشوکاری هەموو حکوومەت ڕناوەستی وەرە و موچە بەڕاستی دیسان دەڵێمەوە ئەولەویاتە لە ئیش و بابرین لە ئیشی حکوومەت بەڵام ناشکری ینی هەموو سێکتەرەکان بوەستن و نەشتوانی بەڕاستی بە تەواوی حەقی موچەش بدەیت لۆیە تەسەوەڕ دەکەم دیسان جارێکی تر ینی بێنەوە سەرخەت هەردوولا لەبەرەوەی بتوانن عیلاجی ئەو مانگەکانی تریش بکەن زاهر بە هەر شێوەیەک بی بە شێوەی قەرزبی یان بە سلفەبی یان بەوەی کەوا بگەنە نەتیزەک لە مۆزوعی پاکتا و لە بینی خۆیان بتوانن بڕک پارەی تر بنێرن زا بە هەر شێوازە باش یەکلاکردنەوەی پاکتاوی دارایی وەکو ئێستا بەڕێزیش ئاماژەی پێکرد لە نێوان هەولێر و بەغدا بە چ مەکانیزم و شێوازێک دەبێت ئایا ئەمە چارەسەریان بابەتە دەکات ئەگەر لە کۆتایی ساڵ بێ بەڵێ چونکە ئەمە لە هەرێمی کوردستان ئەمە ئیلتیزاممان هەیە و وەستحقاقشمان هەیە لەگەر بەغدا ئەو ئیلتیزامانەی خۆمان بین حساب بکەین مەسەرەن چیە لە سەرما ئێمە مەسەرەن ئەوەی کە لە سەریان حساب کردینە 3 تریلیۆن و 200 ملیار و ئەوە پارەی نەوتە مەسەرەن کە لە سەرما کرایتە ئیلتیزام ئەو قەرزانە 2 تریلیۆن و 400 ملیارمان وەرگرتیە ئەوەش ئیلتیزامە ئەوە تقریبا نزیکەی 6 تریلیۆن و نیو دیسان 2 تریلیۆن و 100 ملیاری ترمان وەرگرت ئەوە 8 تریلیۆن و شتەکانی نزیک 9 تریلیۆن ئەوە ئیلتیزامە لە سەر مال بەرامبەر عراق و ئایا ئستحقاقیمە چەندە لە بودجا لۆیە ئێستا لە ئێستادا من پێم بەڕاستی زەحمەتە بتوانین ئەمە تەسویە بکەین تا کۆتایی ساڵ لە کۆتایی ساڵ ئەو کات کە حساباتی ختامی عراق کرا ئەو کات بە دیار دەکەوی ئایا عراق چەندی خەرج کردێ بە فعلی چکە بەڕاستی ئەمە دیسان دێنەوە سەر مەوزوعی ئەو ئینفاق فعلیە کە کێشەی بەڕاستی لە هەرێمی کوردستان دروست کردیە ئەلەوێ بە دیار دەکەوی ئینفاقی فعلی با بڵێن خەرجی باونە ڕاستەقینەی عراق چەند بووە لەو خەرجە ڕاستەقینە ئەمە 12.6 باشە دکتۆر با لە کۆتایشدا بۆ هاوڵاتیان کە چاوەڕێی و فەرمانبەران چاوەڕێی موچە دەکەنەوە بپرسم وەکو ئاماژەتان پێکرەوە پارەیە کە نێردرا بۆ مانگی 9 و 11 بەڵام ئێستا موچەی مانگی 7 و 8 شوێنەگیراوە حکوومەتی هەرێم دەسەڵاتیەوە هەیە کە پارەکە گەیشت خۆی بەپێی پێداویستی و پڕکردنەوەی ئەو بودجەیەک هەیە موچەیەک هەیە دابەشی بکات بۆ مانگی 7 و 8 ئەمە چۆن دەکرێت ئایا دیوانی چاودێری دارایی لەم بارەوە هیچ ڕێنمایەکی هەیە ناکرێت لەبەر ئەوەی 3 سلفەت لە بەردەستی سەندرێمە 3 گوژمە لە بەردەستا 7 و 8 و 9 بەڵام ئەتوو بابڕین ئەگەر پرسیارەکە تۆزێک بیگۆڕین ئایا چی بکرێت لە داهاتوو لۆ بابن لەوەی جارێکی تر تووشی ئەو گیر و گرفتانە نەبینەوە جارێکی تر تووشی کێشەی نەبینەوە لەگەر بەغدا داوای پارەی لێ بکەینەوە من پێم باشە بەڕاستی و زۆر بەسەر ڕوشی دەزانم ئەو جاریان لیژنەی فەنی مالی یعنی لە ئاستێک با بڵێن مەرجنیە لە ئاستی باڵابی چەند ڕاوێژکارێک چەند کەسێکەوە پسپۆرن لە بواری دارایی و با بڵێن ژمێریاری ئەوانە بچن هەموو شتەکان یەکلایی بکەنەوە چمان داهاتی نانەوتی چییە هەمووی تعریف بکرێ ئایا چەندی بۆ ئێمەیە وەکو هەرێم چەندی دەگەڕێتەوە ئیتیحادی
ئەوەی بەپێی قانونی ئیدارەی مالی هەیە لە فەقەرەی 29 کە باز دەکە لە مادەی 29 کەوا نیوەی داهاتە خاڵە سنووریەکان دەستەوە ئیتحاد و نیوەی لۆ خۆمانە ئەوانە هەموو یەکلایی بکرێتەوە باج ئایا ئستحقاقی مەیان ئستحقاقی وانە ڕسومات هەموو شتەکان هەموو یەکلایی بکرێتەوە ئەگەر ئەوانە یەکلایی کرایەوە بەڕاستی لەگەر مەوزوعی داهاتین ئەوە دیارەنەوت مەلەفینەوت ئێستا لە دەستەوانە ئەوان تەسەڕوفی پێ دەکەن ئەو کات هیچ بیانی وەک نامینەیە ئەو لیژنەی فەنی مشتەڕێکەوە بگەنە با بڵێن حلەکی نهایی لەو مەوزوعە ناکرێ ئەمە هەردوو مانگ سێ مانگ جارێکی تر پێویستمان بەو دانوستاندانەبی پێم وایە ئەگەر ئەو لیژنەیە بچی لیژنەکی وە مالی فەنی با بڵێن حیسابی بچی لە بەغدا ئەو کات دەتوانن ئەمە هەموو کێشەکانمان حەل بکەین لەگەر بەغدا. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێبەری گشتی لە دیوانی چاودێری هەرێمی کوردستان زۆر سپاس.